لە ماوەی ڕابردوودا پرۆژە یاسای کار خوێندنەوەی یەکەمی بۆ کرا ئەگەرچی بەشێک لە مافەکانی تێدایە بەڵام ڕێکخراوی دابین هەوڵەدا کە بەر لەوەی خوێندنەوەی تری بۆ بکرێ خۆت ببێ بە یاسایەک بێگومان هەندێک گۆڕانکاری تیا بکرێ با بزانین تێبینیەکانی ئەوان چی ئەوان پێیان باشە کە چۆن بێن بابەتە گفتوگۆکەن لەگەڵ زۆر بەڕێز هەڵشە عەبدولفەتاح بەڕێوەبەری پرۆژە لە ڕێکخراوی دابین. سڵاو لێ بەبیانی باش. بەیانی بینەرەکانتان باش لاچێت زۆر بەخێر بێ. ئەگەر سەرەتا باسێکمان لە پرۆژە یاساکە بۆ بکەی یعنی دیارترینە و خاڵانی کەوەکو مافێک بۆ با بڵین دەستەبەر کراوەتیایە و بۆ کرێکاران چییە خاڵە دیارەکان دواتر قسە لەسەر تێبینیەکانی واکەین. بەڵێ دیارە پرۆژە یاسای کار لە هەرێمی کوردستانە لەگەڵ دەستپێکردنەوەی وەرزی یاسادانان لە پەرلەمانی کوردستان خوێندنەوەی یەکەمی بۆکرا و ئاراستەی لیژنەکانی تایبەتمەند بە تایبەت لیژنەی کاروباری کۆمەڵایەتی و داکۆچیکردن لە مافی مرۆڤ و لیژنەی یاسا کراوە بە ئامانجی ئامادەکردنی راپۆرت لی بۆ ئەوەی بتوانێت قۆناغەکانی داهاتووی دەست پێ بکرێت کە خوێندنەوەی دووەم و دوجار خوێندنەوەی سێم و پەسەندکردنێتی. بەگشتی لە ڕاستیە ئیمکانیەوە نییە لە بەرنامێکی وا کورتە بەس مەگەر ڕۆز ئەقلام باز بکرێت کۆی پرۆژە یاساکە 159 مادەیە ئەتوانم بڵێم ئەبێتەوە بەدیل یا جێگرەوەی یاسای کار کە ئێستا لە هەرێمی کوردستانە تاوەکو ئێستا کاری پێکرێت کە یاسای هەفتاوێکی ساڵی 1970 بەگشتی ئەم پرۆژەیە کۆمەڵێک مادە و بڕگەی باشی تایە لەوەی کە ئەتوانێت مافەکانی کرێکاران زامن بکات و ئەتوانێت باشتر پەیوەندی نێوان کرێکار و خاوەنکار ڕێک بخات و بەڵام ئێمە لە پاڵ ئەوەیە تموحمانەوەی کە چۆن بتوانرێت زەماناتی زیاتر بۆ مافەکانی کرێکاران بکات و باشتر کەرتی تایبەت و پەیوەندی نێوان کرێکار و خاوەنکار چ زەمانێکی تایە یاساکە ئەنی بۆ نمونە کەسێک 10 ساڵ کارەکە لە چێشخانەیەک لە کارگەیەک لە کۆمپانیایەک لە دەستگایەک جێگەکە دەستبەردارێ بێ هیچ مافێکی هەیە؟ بەڵێ لە ڕاستیە وردەکاریەکانی تایە بنمونە بابەتی گرێبەستی کارکە یەکێکە لەو مافانەی کە یاساکە ڕێکی خستووە کە یەکێک لەو خاڵانشی کەمە پێشنیارمان کردووە لەبەرەوەی ئێستا بەواقعی حالەبینین لە کارکردن لە هەرێمی کوردستانە کەمترین کارمەند یاکرێکاری کەرتی تایبەت گرێبەستی نووسراوی هەیە بۆ ئێمە داوامان کردووە گرێبەستی زارەکیش ئەوەی کە ڕێکەوتنی بینی کرێکار و خاوەنکارە جێ بکرێتەوە چکە یەکێکە لە گرفتەکان و لە هەمان کاتیشا لە دادگاکانیشا بە کەمترین بەڵگەی سەلماندن ئاعترافی پێ بکایە خۆت بێتە جێ قەنەعەتی سوڵتەی قەزایی و بەشێکی تریەوەیە کە لە قاڵبدانی یاخود بچووکردنەوەی هێنانی کرێکاری کەرتی ببوورە کرێکاری بیانیە کە ئەمە یەکێکی ترا خود دەرفەت و دەواازێکی ترا بۆ بەگەڕخستن و بەکارهێنانی ئەو توانە بەشەری کە لە هەرێمی کوردستانە هەیە و فرسەتی هەلی کار بۆ کرێکاران و کارمەندانی کەرتی تایبەت ڕێکخوا ڕەنگە بە گشتی ئێمە بەو یاسایی کە ئێستاش ئیشەکات و کارەکات ئەوەندەی کێشەمان لەگەڵ لایانی جێبەجێکردنا هەبێ ئەوەنە کێشەمان لە ڕووی دەقی یاساییەوە نەبێ هەمانە بەڵام لە ئاستی بچووکە بەڵام کێشە گەورەکە ئەوەیە کە ئێستا کرێکاران و کارمەندانی کەرتی تایبەت ئەو یاسایانەی کە هەیەە کە هەردوو یاسای هەفتاویەکە تایبەت بە کار و یاسای 39 تایبەت بە خانەنشینی و دەسەبەری کۆمەڵایەتی کێشە گەورەکە لە جێبەجێ نەکردنیایەتی. باشە کاکەڵشۆ وەکو ڕێکخراوی دابینەوە هەڵە نەبم دوێنێش کۆنفرانسێک لەو بارەیەوە لەسەر پرۆژە یاسا و ڕژنووسی پرۆژە یاساکە بەڕێوە چوو گرنگترین ئەو تێبینیانەی کە ئێوە هەتان بوو لەسەر خاڵەکانی ناو پرۆژە یاساکە چی بۆ پێویستەکە باس لە هەندێک بابەتی ترکرد کە پێویستە بۆی زیاد بکرێت گرنگترین تێبینیەکان لەوێ کە خرانە ڕووچی بوون. تەوەی ئێمە لە دوای ئەوەی کە پرۆژە یاساکە ئاڕاستی پەرلەمانی کوردستان کرا فۆکس گروپێکی شارەزایی مامەسای زانکۆ کەسانی چالاکوانی بواری کرێکاریمان
کۆکردەوە بە شێوەیەکی خۆبەخشانە لە دوای خوێندنەوە بۆ پرۆژە یاساکە هەموو ئەو سەرنج و تێبینانەی خۆمانمان داڕشتەوە بۆ سەر سێ ئاست. ئاستێکیان هێڵە گشتەکەیە لە دیارترین ئەو خاڵانی لە هێڵە گشتەکە باسمان کردووە. ئەویش ئەوەیە کە ئێمە ئێستا لە بەردەم سێ پێشنیارین. یەکەم ئەم پرۆژە یاسایی کە ئێستا لە پەرلەمان خوێندنەوە یەکەین بۆ کراوە، دووهەم یاسای کار کە ئێستا کاری پێکرێت لە هەرێمی کوردستان، سێهم یاسای کاری عێراقی کە 37 ساڵی 2015 ئێمە لە هێڵە گشتەکە وتومانە ئەگەر توانە و ئیمکانێتی بەشەری و ئاراستە سیاسیەکە ئاراستەی حکومداری و دەوڵەتداری لە هەرێمی کوردستان ئەتوانێت ئەم پرۆژەیە لە دوو پێشنیارەکەی تر باشتر بکات، ئەوە فەرموو بە ئەم پرۆژەیە پەسەند بکرێت و ببێتە یاسا. ئەگەر ناتوانرێت ئەوە بە یاساکەی خۆی بمێنێتەوە کە هەفتاویەکە، ئەگەر نا ئەوە کار بە یاسای 37 2015 بکرێت کە لە عێراقا کاری پێکرێت. واتەمێکێکە لەو پێشنیارانە یاخودێکێکە لەو خاڵانەی کە لە هێڵە گشتەکە ئاماژەمان پێداوە. بەشی دووەمی کە ئێمە لە ئاستی بڕگە و مادەکانە ئاماژەمان پیاوە، بنمونە ئەوەی باسم کرد، یعنی ئێمە باسمان کردووە کرێبەستی زارەکی جێتیا بکرێتەوانێ و بابەتی مافەکانی ژنان جێتیا بکرێتەوە، خاوەن پێداویستی تایبەت لە یاساکات جێتیا بکرێتەوە، گێچەڵی سێکسی جارێکی تر جێتیا بکرێتەوە و خاڵێکی تر لەو خاڵانە کە ئێمە لە سەرنجەکانە باسمان کردووە وەکو پرۆژە بەڕەسمی ئاراستی پەرلەمانی کوردستان و لیژنە معنیەکانمان کردووە، ئەوەیە کە چۆن بتوانرێت مافی کرێکاران بەم دەقە یاساییانە جێ بکرێتەوە لە گێچەڵی سێکسی کە لە شوێنی کارە ئەبینین و هەستی پێەکەین و بابەتی زەماناتی زیاتر بۆ ئەوەی کە ئوستاز لە پرسیاری پێشوا باسی کرد کە کرێکار چۆن زەماناتی کارەکەی بکە نەکەوێتەوە سەر خاوەنکار هەر ڕۆژە و بە میزاجێکیان بە ئاراستەیەک مامەڵی لەگەڵا بکات، ئیسکەی بێ ئیزنی باکەیشی نەوێت بیهێڵێتەوە لای خۆی. یەک خاڵی تر هەبوو کە باسی بکەین، ئێمە لە یاسای کارە ئاماژە بەوا کات کە ساڵانە لە ڕێگەی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی و لانیکەمی کرێ دابینەکات بەداخۆ ینی ئێسێمە خاوەنکارەکان بەردەوام پەنا ئەبنە بەر لایەنیکەمی کرێت. تەبەی کاتێک ئاڵێ لایەنیکەمی کرێ بۆ کەسێکە کە نەشارەزا بێ، واتە ئەڵە کرێکاری ناکارامە. بەڵام ئێمە کرێکاری کارامە شارەزاشمانێکە ئەکرێت، ئێمەیەکێ لەو بۆرگانی تر کە تەڕحمان کرد جێ بکرێتەوانێ بۆ ئەوەی خاوەنکار پەنا نەباتە بەر ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستان بەپێی دوایین بڕار کە لە مانگی 2 ئەم ساڵات دەرچووە لەلایەن وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی و ئەنجومەنی تایبەت بە وەزارەتەوە لانی کەمی کرێ بە 350,000 دینار هەژمار کردووە. بەڵام خاوەنکارەکان کەسێک شارەزاشە و بڕوانامەشی هەیە ئەچێت لە زەمان هەر 350 بۆ نووسێ، بۆ ئێمە پێژنیاری کەمانەوە وە لە ناوەڕۆکەیە لانی کەمی کرێی کەسانی شارەزا و خاوەن بڕوانامەش کاکەڵشۆ چۆن جێگەی بۆ با بڵێن پێشوازی لەم پێشنیار و تێبینیانی ئێوە کرا بڕیاردراکە با بڵین بەڵێنراکە جێ بکرێتەوە لە پرۆژە یاساکەدا. پێش ئەوە بەس ئەوە تەکمیلەکەم ئێمە ئاستی سێمان پاشکۆیەک بووە کە تایبەت بووە هەر لەسەر پرۆژەکە کە ئێمە پاشکۆکە بە تەفاسیلی باسمان کردووە بە تایبەت لەسەر ئاستی دادگاکانی کار کە لە یاسای لەم پرۆژەیەشە جێ کراوەتەوە کە ئێمە تەرح و بەدائیلمان بۆ هەریەکە لە بڕگە و مادەکان کە سەرنجمان لەسەری هەبووە جێگرە و ئەلتەرناتیڤەکەیشیمان خستۆتە ڕوو لەسەر ئەوەی کە ئیسیجابەکە لە ڕاستیا ئێمە پەرلەمانی کوردستان و خودی لیژنە معنیەکان خوان بانگێشتیان کردوین و دەرگا و دەواازە و کاتیان بۆ ڕەخساندوین بۆی قسەی خۆمانکەین و سەرنجەکانی خۆمانیان بینێ بە سوپاسەوە ینی دوێنێش لە کۆنفرانسەکە خات و شادی ئەندامی لیژنەکە هەم بابەتی هەبووە هەمیش وتاری هەبوو بە ناوی لیژنەکەەوە هەتاوەکو ئێستا کە ئێمە قسەیتی ئاکەین ئیسیجابەکان باشەوە جارێکی تر بە سوپاسە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیش بۆ خۆیان هەم بەدەمەوە هاتنیانە بۆ کۆنفرانسەکە هەم بۆ پێشنیار و سەرنجەکانیان کە نوێنەریان و یاخود نوێنراتی وەزارەتی کار تا کۆتایی کۆنفرانسەکەش لەگەڵمانە مایەوە.
بۆیە ئێمە هەتاوەکو ئێستا کە ئەمڕۆیەکی یانزەیە ئیسیجابەکان و بەدەمە هاتنەکان باشە، بەڵام ئێمە چاومان لەوەیە بۆ پەسەندکردنی یاساکە و ئێمە تا پەسەندکردن و دوای پەسەندکردن و بڵاوکردنەوەی یاساکەش لە ڕۆژنامەی وەقایعە لەگەڵم یاسایە ئەبین چونکە بە ئەرشێکی ئەخلاقی و کارێکی میهنی خۆمانێت. کاگەڵشۆ هەز ناکە ینی زۆر جارەمە کێشەمان لەگەڵ ینی خاوەنکارەکان کێشەکە لە لای ئەوانەوە چارەسەرەکەش هە لە لای ئەوانە، ینی بەپی یاسا بڕەکان دیاری کراوە، کرێکاری کارامە چەند بێ، کرێکاری تر چەند بێ، بەڵام زۆر جار بەهۆیەوەی ئێستا بێکارێکی زۆر هەیە، یعنی ئەمان استیغلال کردووە بۆی کاگەر کرێکارێکی کارامەش بێ بڕێکی پارەی زۆر کەمی بنێ لە بەرامبەر کاتەکانی کارکردن. کرێکارەکەش لەبەروی کارەکەی لە دەست نەچێەوە بێکاریە، ینی ناتوانێت پەنابەرێتە بەر یاسا ئەگەر چیە زانێت لە ڕووی یاساییشەوە نایاسایی بەرامبەر کراوە. ناکەنی گرفتەکە زۆر جار لێرەوە دروستە بێ. بەڵێ بێگومان یەکێک لە گرفتەکانە کە ئەویشەوەی کاتێک کە فرسەتی کار و مەساحەی هەلی کار کەم ئەبێتەوە لە بەردەم کرێکاران و کارمەندانە و کاتە بەداخەوە خاوەنکارەکان استقلالێکە تەبێ بۆ معالەجەی ئەوە ئێمە وەکووتمان تەکیدمان لەسەر بابەتی هێنانی دەستی کاری بیانی کردوێتەوە کە لە بڕیاری وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیشە جاریکە جەخت لەسەر ڕێژەی هێنانی کرێکاری بیانی ئەکاتەوانێ ئەوە یەکێکە لەو خاڵانەی بۆ معالەجەی ئەوە معالەجەیەکی ترەوەیە کە ئێمە کرێکاران و کارمەندانمان وشیار بکەینەوانێ لە دەقی ئەو یاسایانەی کە هەیە کە مافی کرێکار و کارمەندی کردی تایبەتی ڕێخستۆ بۆی بتوانێت ئەو ڕێگەیانە بەکار بهێنێت بۆ وەرگرتنەوەی مافەکانی جائیتر ڕنگ بێ مەسەلە گفتوگۆکردن بێ بە تەڕەحکردنی بۆ خاوەنکارەکە ڕەنگە ئاگدارکردنەوەی ئەو ڕێکخرا و میدیانە بێت بۆ ڕایگشتی ڕنگ بێ ڕێگەیەکیان گرتنەبەری ڕێکاری یاسایی و دادگاکان بێ. بۆیە ئێمە جوودەکان و تواناکان پێویستی بەوەی یەک بخرێ بۆی بتوانرێت ئەو کەلێن و کەم و کوڕیانەی یاخود ئەو پێشلکاریانەی کە بەرامبەر بە مافی کرێکاران و کارمەندانی کەتی تایبەت ئەکرێ ئەمە ئامانجمانە نەهێنڕێ بەڵام لانی کەم لە مەرحەلەیەکە کەم بکرێتەوە بۆی بتوانێت زۆرترین مافی کرێکاران و کارمەندان دابین بکرێت. باشە کاکەڵشۆ ئەو خاڵانی کە لە ڕەشنووسی پرۆژه یاساکە بێگومانی و خاڵ بە خاڵتان خوێندێتەوە بۆیە تێبینی و بۆ نمونە زیاکردنتان هەبوو بۆ خاڵەکان تا چەندە و ڕەشنووسە لەگەڵ یاسای بە بڵین پرۆژه یاسای کاری هەرێم لەگەڵ یاسای کاری نێودەوڵەتی یاخود ئەو وڵاتە پێشکەوتوانی کە لە جیهاندا هەیە هاوتا و هاوتەری بە یاخود هەوڵەکان بۆی کە بەو شێوەیە بێت تا ئێستا چۆن هاتووە؟ هەتاوەکو ئێستا تا ڕادەیەک یعنی کۆمەڵێک هاوشانە لەگەڵ کۆمەڵێک مواسقی نێودەوڵەتی بە تایبەت ڕێکخراوی کاری نێودەوڵەتی و ڕێکەوتنامەکانی تایبەت بە پاراستنی مافی کرێکاران، بەڵام ئەمە هەمووشی نییە. دوجار لە کۆمەڵێک بڕگە و مادەیان ناواقسی هەیە و ئەکرێت ئەمانە چاک بکرێ و خودی لیژنەکەش تاوەکو ئێستا هەتاوەکو دوێنێ و ئەمڕۆ یعنی تا خوێندنەوەی دووەمیش و گفتوگۆکانی ناوهۆڵی پەرلەمانیش بەڵێنیان ناوەکە ئێمە لە گفتوگوۆیان بین لە پەیوەندیابین بۆ چاکردنی ئەوانەش یعنی هەر نمونەیەکت ئارسکەم دوێنێ مەسەلا زۆر جار لە ئەنجامی ئەو گفتوگویانە شتی تازە یاخود گفتوگوی تازە دێتە پێشەوانێک کە ڕنگ بێ ئێستاوەکو ئێستش لیژنەکە نەگەشت بێتە ڕێی کۆتایی بۆ چارەسەرکردنی، بۆیە ئێمە هەر لە هەوڵین بۆی بتوانین چارەسەری لانی کەمی ئەو کێشە و گرفتانە بکەین کە لە ناو پرۆژە یاساکەیە هەیە. یەکیشتر لەو گرفتانەی کە ڕنگ بێ پرۆژە یاساکەش حلی نەکردبێ بابەتی ئەوەیە کە کارمەندانی گرێبەستی حکوومەتە کەم کارمەندانە لە نێوان هەردوو کەرتی تایبەت و کەرتی گشتیان ماونەتەوە نەت شمولی یاسای خانشین و دەسەبەری کۆمەڵایەتیەکەن لە بەرەوەی خاوەنکارەکانیان حکوومەتە نەشنونی شمولی قانونی ئینزیباتی مۆزەفی دەولە و خدمەی مەدەنیەکەن. ئەمەیەکی کێ لەو گرفتانەی کە ئەبێن پرۆژەیە معالەجەیکایکیشتر لەو گرفتانەی بابەتی کارمەندانی خۆبەخشە لە دام و دەستگا هەم گشتیەکان هەم تایبەتەکان. بۆیە لە یاسای کاری عێراقیە 2015 باشێکی لەمانەی معالەجە کردووە و وەکوتم ئێمە بە بەردەوام لەسەر خەتین بۆی بتوانێت ئەوەی کە تێبینی و سەرنجەکانیەوە جێگە بکرێتەوە لە پرۆژە یاساکەیە و یاسایەکی پێشکەوتوو بە دڵی
کرێکاران و ببێتەوە کاری پێشخستنی کار لە هەرێمی کوردستانە. زۆر سپاس بە ئامادەبوونیت. عەبدولفەتاح بەڕێوەبەری پرۆژە لە ڕێکخراوی دابین. سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس.